ساڵێک و 7 مانگ بەسەر دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکومەتی هەرێمدا تێدەپەڕێت، بەڵام تا ئێستا هەنگاوی کردداری بۆ ئەنجامدانی چاکسازی نەنراوە. سەرۆکی حکومەتیش ڕای دەگەێنێت چاکسازی کاتی دەوێت. یەکێک لە کارەکانی کابینەی نوێم ناردنی پرۆژە یاسای چاکسازی بوو بۆ پەرلەمانی کوردستان. بەوتەی بەشێک لە پەرلەمانتاران دوای ساڵێک لە پەسەندکردنی نەتوانراوە لە 105 یاساکە جێبەجێ بکرێت. بە گوێرەی زانیاریەکان تاوەکو ئێستا نەتوانراوە موچەی خانەنشینانی نایاسایی و بندیوارەکان ببڕدرێت و لە وەرگرتنەوەی قەرزی سەر کۆمپانیاکانیش حکومەت شکستی هێناوە و لە کۆی 928 ملیار دینار نەتوانراوە 10 ملیار وەربگیرێتەوە. بە پێی تۆماری بایۆمەتری 106,000 کەس زیاتر لە یەک موچە وەردەگرن، بەڵام بە پێی لێدوانی وەزارەتی دارایی هەرێم موچەی 10,000 کەس ڕاگیراوە. هاوکات حکومەت با بڕیاری هاوکاری مانگانی بەخێوکاری وارسی شەهیدان و ئەنفالکراوانی بڕی، ئەمە جگە لە لێبڕینی موچە لە گشت موچەخۆران. مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێم دەربارەی هەنگاوەکانی چاکسازی و جێبەجێکردنی یاسای چاکسازی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند چەندین جار باسییان کردووە کە چاکسازی پرۆژێکی درێژخایەنە و بە ڕۆژێک یان مانگێک هەموو ئەو هەنگاوانە نایەنەدی. حکومەتیش توانوێتی باج ڕێک بخاتەوە و زۆربەی باجەکان لە کۆمپانیاکانەوە وەرگیراوە. خەڵکی هەژار بە هیچ شێوەیەک باجی لەسەر زیاد نەکراوە. لە مانگی 3 ساڵی ڕابردوو حکومەت کۆمەڵێک بڕیاری بۆ کەمکردنەوەی گەندەڵی لە خاڵە سنووریەکان دەرکرد، بەڵام نەچوەتە بواری جێبەجێکردنەوە. مانگێکیش لەمەوبەر بڕیاردرا هێزی هاوبەشی وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە بۆ ڕێگری لە قاچاقچێتی بچێتە خاڵە سنووریەکان، بەڵام ئەمەشیان تا ئێستا جێبەجێ نەکراوە. لەمبارەیەوە مەسرور بارزانی سەرۆکی حکومەت دەڵێت بە هاوکاری لایەنی پسپۆڕی بیانی توانیوێتی داهاتی خاڵە سنووریەکان ڕێک بخەن. یەکێک لەو خاڵانی کاریان لەسەر کردووە پێداچوونەوەیە بەو گرێبەستانەی کراون، چونکە هەندێک لەو کۆمپانیانەی لە خاڵە سنووریەکاندا کار دەکەن پێویست ناکات هەبن و گرێبەستەکانیان هەڵدەوەشێتەوە. مەسرور بارزانی دەربارەی هێزی هاوبەش وتی تا ئێستا لیژنەکە نەگەیشتوونەتە ئەنجام، بەڵام سوورم لەسەر ئەوەی دیاردەی قاچاقچێتی کۆتایی پێبێنرێت و ئەو هێزە هاوبەشە با بچن لە هەموو سنوورەکان جێگیر بن. کابینەی نوێمی حکومەتی هەرێم کە لەلایەن پارتی یەکێتی و گۆڕان پێک هات لە 10 تەمووزی ساڵی 2019 لە پەرلەمان متمانەی پێدرا، بەڵام دوای تێپەڕبوونی نزیکەی نیوەی تەمەنی تا ئێستا هەنگاوی ڕاستەقینەی بۆ چاکسازی نەناوە.